بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بردوام من لا درس وتارة تايبة كانمان درباري روان نوي قماني ناحزان ونيراني إسلام درباري إسلام شريعة باككي يكيك لم قماناني تركا ناحزان رخني بيلدين دقرن ديني إسلام طلعن عيني إسلام عيني شي بغزاوية دائم إنسان كاني لسر رقو لسر چینایەتی و بێڕێزی و ئەم جۆرەشتانە پەروەردە دەکا ئەوەتە پێی ئاساییە کە ژنێکی ئافرەتێکی جوولەکە و گاور مسلمانێک بهێنێت، بەڵام بۆ ئافرەتێکی مسلمان نییە شوو بە جوولەکە و گاورێ بکات. ئێوە عنسوورین، ئێوە ڕەگەزپەرستن، ئێوە ئەوەتان تێدایە. ئەمە قسەیەکە کە سەیری ئەوەی دەکەن دەیوروژێنن بەبێ ئەوەی بیرکەنەوە لەوەی ئایا ئیسلام بۆچی ڕێگەی بەویان داوە بەمیان نادات. ئیسلام بەختەوەری بۆ مرۆڤەکان دەبێت. کاتێک ئافرەتێک شوو بە ئیماندارێک دەکات بێ باوەڕ لە جوولەکە و گاور، ئەم ئافرەتە جوولەکە یاخود گاورە لە لای مێردە موسڵمانەکەیەوە ئەو پەڕی ڕێزی لێژیرێت و مافی تەواوی ئێدرێت، سوکایەتی بە دینەکەی ناکرێت، بە پێغەمبەرەکەی ناکرێت. بەڵام کاتێک ئافرەتێکی موسڵمان شوو بە پیاوێکی جوولەکە یاخود گاور دەکات، بە دڵنیاییەوە حەقی خۆی ناداتێ. ئەمەش دەیبینین کە لە وڵاتانی ئەوروپی بە 100% خێزانەکانمان پێ بڵێن 100% تا کۆتایی ئافرەتێکیان لای پیاوەکەی ماوەتەوە. 100% من تصور ناکەم 100 تێپەڕکات تا تەمەنی بەرەو پیرێتی دەڕوا لەوانەیە دەیان شووی ڕسمی یان ناڕسمی بکات ئافرەتەکە. هەروە ئەم پیاوە دەڵێ بەدڵم نەبوو، زوڵمی کرد، ستەمی کرد، خیانەتی کرد، وەڵحاصڵ ئەمە ژیانەکەیەتی. بەڵام ئافرەتی کاتێک ئەمە جیاوازی سەرەکیە ئینجا، ئەمە هەر بەختەوەری دنیاکەی، بەختەوەری دنیاکەی ئافرەتی جوولەکە و گاور لای موسڵمان زوڵمی لێ ناکرێت، بە ئاسوودەیی دەژی. بەڵام پێچەوانەکەی نە، پێچەوانەکەی بە ئاسوودەیی ناژی. ئەمە لەر دنیا. ئەی ئاخرەتیان ئەم ئافرەتەی کە شوو بە ئافرەتێکی جوولەکە و گاور شوو بە پیاوێکی موسڵمان دەکات، هەر دنیاکەی خۆش ناکات، وردە وردە بە ڕەفتاری جوانی خۆی ئیسلامەتی وای لێ دەکات کە ئاخرەتیشی نەدۆڕێت. کەسانێکی بەس بیر لە دنیا دەکاتەوە. بابە تۆ کەسێک بەس بە شایەتومانەوە بمرێت، هەموو خۆشیەکانی دنیای دێنێت، بەس شایەتومان بە موسڵمان حیساب بێت، شایەتومانێک لە دڵەوە بێت. بۆیە خوای تەعالا لە قورئانی پیرۆزا دەفەرمێت چۆن جارێ بۆ موشریک ئەوەی کە کافر و بێباوەڕە، باوەڕی بەدین جوولەکە و گاور نا، ئەوانی لێ دەرچێت. خوای تەعالا لە بسوڕەتی بەقەرە دەفەرمێ وەلا تونکحوا المشرکین حتى یؤمنوا. مشریکین کچەکانی خۆتانیان نەدەنێ بە پیاوی مشریک هەتا ئیمان نێنێت. ولعبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم. ئیماندارێکی عەبد باشترە لە مشریکێکی بنەماڵە. ولو أعجبكم، ئەگە زۆریش معجبن پێی بە ڕنگ و ڕوخساری، بە دەوڵەمەندی و سەرۆت و سامانەکەی، یاخود جاری وایە دائیم و کەسێک کە لایەنێکی لاوازە لایەنی دینی دەیەوێت لایەنێکی تر خۆی وا دەرخا کە زۆر تەواوە ئینسانیەتە. ئەوانە دائیم و کەسانی کە دینیان لاوازە دائیم باسی ئینسانیەت دەکەن. بابە ئینسانیەتی ژەوەتە ئەتوانی ئینسان لەسەر بنەماکانی ئینسانیەت من لەگەڵ خەڵک باش بم، لەگەڵ خەڵک ئەوا بم، بەڵام تەنها خۆڕازانەوەیەکی ڕوخساری و دەرەچیە تا بووی دەرەخسێت، تا بووی جەوەکە لەبارە بووی. ئەجینا ئینسانیەت ئەگەر بەدینەوە پەیوەست نەکرێت بەوە تەواو نابێت. بڵێ وەڵا با لەبەر ئینسانیەت ئێمە یەکتریمان خۆش بێت. کۆمەڵێک شت هەیە مەسەلەن کاتێکەوە دەکەی کە تۆ دەیان هەڵا وەکو موسڵمان ژن لە پیاو دەیدۆزێتەوە لە مێردەکەی خۆی، مێردەکە لە ژنەکەی خۆی دەیدۆزێتەوە، بەڵام دین فێری کردوون دەبێت چاپۆشی لە یەکتری بکەن، ڕق لە یەکتریدا نەگرن. لا يفرق مؤمن مؤمنة، يفرق يعني يكره، ڕقی لێ نەبێت.
نەیبغزێنێت ڕقل لە ژنەکەتدا نەگری کاتێک دەبینیت سیفەتێکی ناشرینی هەیە ڕق لە مێردەکەتدا نەگری کاتێک دەزانی سیفەتێکی ناشرینی هەیە ئین کەریهە منها خولقا ڕضیە منها آخر کاتێک عیبێکی هەیە جوانیشی هەیە ها ئیسلام ئەوە خێزان پەروەردە دەکات بۆیە خێزانی موسڵمان لە سای ئەم ئاینە پیرۆزەوە زۆر بە ئارامی دەژێت کە ڕەچاوی ئاەت و فەرمودەکان بکات بەڵام خێزانێکی بێباوەڕنا ژیانیان خۆش نابێت بە هیچ جۆرێک بۆیە خۆی تەعالا دەفەرمێ نە کچەکانتان بدەنە موشریکێک ئەگەر زۆر پایدار و پلەداریش بێت وەنە ئولائیکە قورئان پێشمان دەڵێ بۆچی ئولائیکە یەدعونە إلى النار چکەمە دنیای خۆش لەوانەیە بکا بڵێ دنیا بەڵام بەرەو شوێ دەیبات مەسیرەکەی ئاخیرەتەکە خەتەرە ويدعون إلى النار وردە وای لێ دەکات بۆرە و ئاگر دەیبات ئەمە عقل بەکاری دێنی أولئك يدعون إلى النار والله يدعو إلى الجنة والمغفرة بەڵام خۆی تەعالا شتێکی بۆ ئەو مرۆڤانە دەوێت بەرەو بەهەشت بەرەو ڕزابوونی خۆی بانگیان کات بإذنه يبين آياته للناس لعلهم يتفكرون خۆی تەعالا ئاەتەکانی خۆی نیشانی خەڵک دەدا بۆیان ڕوون دەکاتە بۆی بیرکەنەوە بەختەوەری دنیا و قیامەتی خۆل لە دەستمەدا بە هەمان شێوەش دەفەرمێ ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا دیسان چۆن کچەکەی خۆت نادیتە مشریکێک و ئافرەتێکی مشریکیش نایە بێنیت ئافرەتێکی مشریکەش نایە بێنی بۆ چکە کاریگەری لەسەر ژیانی خۆت لەسەر مناڵەکانت لەسەر داهاتوو دەبێت مشریک ئەی چێ دروستە بێنیت وەکو موسڵمان دروستە جوولەکە و گاور ئەگەر مەرجەکانی تێدا بێت یەکەم جوولەکە و گاور بێت چکە ئێستا بەشێکی ئەوانەی کە لە ئەوروپان لەوانەیە قسانی من ئێستا دەیکەم بۆ ئەو کەسانی کە لە ئەوروپان پێویستە بیزانن کەسانێکی زۆریان پیاوان لەوێن ئافرەتی ئێرەیان بۆ نابرێت بیبن زەواج لەگەڵ بکەن بیر لەوە دەکەن لەوێ زەواج بکەن دەڵێن ئەهلی کتاب جائیزە بەڵێ دروستە ئەگەر ئەهلی کتاب بێ جائیزە بەڵام ئافرەتەکە کەسانێکی زۆر کە لەوێ باسییان کردووە بۆمان و دەجێڕنەوە خەڵکی ئەوێ بەشێکی زۆری لادینیە جوولەکە و گاور نەماوە باوەڕی بە هیچ نییە ئەگەر ئەوە بێەوە پێی ناگوترێت جوولەکە و گاور ئەهلی کتاب ئەو کەسەیە کە باوەڕی بە جوولەکایەتی و بە گاورایەتی خۆی هەیە باوەڕی بم مەزهەب و ڕێچکەی خۆی هەیە کە لەسەرەتی دەڵێ من ئەوەمە بەساندێکی هەیە ئەسڵ باوەڕی بە هیچ نییە بۆتە ئیلحادی ملحیدەیەکە ملحیدەیەکە ئەگەر ئەهلی کتاب بوو دروستە زەواجیان لەگەڵا بکەیت و خوازبێنیان بکەیت بە مەرجی یەکەمەوەی ئەهلی کتاب بێت دووەمیان المحصنات محصن بێت ئافرەتەکە یعنی تۆمەتبار نەبێت بۆی کە ئافرەتێکی زیناکار بێت دەبێت پابەندی دینەکە بێت کە زینا حرامە ئافرەتێک لەوێ بێت پیاوێک ڕۆژێک بۆی باس کردم وتی مامۆستا ئافرەتێکی جوولە نەسڕانیم هێناوە گوایە نەسڕانیە بەخوا ئێستاش پرس بە من ناکات ئێستاش دەیبینەوە کاتانی من لە یەشم علاقی لەگەڵ بۆی فرەندی هەیە بۆی فرەند ڕەفیقی هەیە ئێستاش ئەمە چۆن ئەمە خوای تەعالا کە لە قورئان دەفەرمێت اليوم أحل لكم الطيبات وطعام الذين أوتوا الكتاب حل لكم وطعامكم حل لهم أو باسي خواردن إن زاد فرمي والمحصنات من المؤمنات والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم إذا آتيتموهن أجورهن چۆن ئافرەتی ئیماندار کاتێک دەبێ بیخوازی کە محسن بێت واتە دابێن پاک بێت زیناکار نەبێت چۆن خوای تەعالا داوای ئەوە لە ئافرەتێکی ئیماندار دەکات دەبێ ئەم ئافرەتە بخوازیت بە هەمان شێوەش دەفەرمێ والمحصنات من الذين أوتوا الكتاب ئەوەی کە ئەهلی کتابیشە دەبێ محسنە بێت واتە مەرد چییە دوو مەرد پێویستە یەکەم ئەهلی کتاب ما بێتەوە دوو داوێن پاک بێت عەفیفە بێت عەفیفە بە عەرەبی دەوترێ عەفیفە واتە مەشهور نەبێ یاخود لێی نەز شایەتی بۆ بدەن کە ئەم ئافرەتێکی زیناکار نییە بۆی فرەند و ئەوانەیە بێت و بەردەوام بێ ئەو کاتە جائیزە بۆ جائیزە لەبەرەوەی وەکو جارێ قسەیەکی خۆشی ئەوەتان باسکەم لە مەلایەکی خۆمان مەلای گەورەی کۆیە ڕەحمەتی خوای گەورەی لەوێ لە کتێبەکەیدا دەڵێت ڕۆژێکیان مەلایەک و قەشەیەک مناقەشەیان دەبێت هەمان ئەو قسەی ئێستا قسەی لەسەر دەکەین دەڵێ پێ قەشەکە دەڵێ باشە بۆچی بۆ ئێوە جایزە و بۆ ئێمە جایز نییە بۆ ئێوە جایزە کچی ئێمە بێنن بەڵام بۆ ئێمە جایز نییە کچەکانی ئێوە بێنین دەڵێ لەبەر ئەوەی ئێمە
باوەڕمان بە پێغەمبەرەکەی خۆمان و ئێوەشەیە بۆیە خوای ئێوەشی بۆ حەڵالکردن بەڵام ئێوە باوەڕتان بە پێغەمبەری خۆتان هەیە باوەڕتان بە پێغەمبەری ئێمە نییە ئەوە جیاوازەکەیە ئێمە دائیم ڕۆژانە کام ئاياتە سونەتە بیخوێنی آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته ورسله لا نفرق بين أحد من رسله إما فرق بين هیچ پێغەمبەرێک ناکەین هەمووی پێغەمبەری خوا زانین بۆیە خواوانشی بۆ حەڵال کردن ئەوانشی بۆ حەڵال کردن بۆ ئێمە بەڵام ئەوان ئەو باوەڕیان نییە باوەڕی بە دینی تۆ نییە باوەڕی پێغەمبەرەکەشن نییە ئێکەواتە چۆن ڕێز لە دینی تۆ دەگرێت ڕێز لێ ناگرێت بەڵام تۆ باوەڕ دوایە کە ئەو پێغەمبەرێکی نازدار و عەزیز پێش پێغەمبەری ئێمە خوا ناردوویەتی ئەمە جیاوازەکەیە کاتێککە بۆ جایزە ئافرەتی کتابی بهێندرێت یەکەمیان وتم لەبەر ئەوەی کە ئێمە باوەڕمان بە پێغەمبەرەکەی خۆمانووی ئەوانشەیە باوەڕمان بە کتابەکەی خۆمان و کتابی ئەوانشەیە ڕێزیان لێ دەگرین لە دینەکەیان کە دینێکی سەماویە ئەمە یەک دوو کە سەیرکەی ئافرەت کاتێک کە شوو بە پیاوێکی ئیماندار دەکات ئەگەر پیاوێکی باش بێت لەوانەیە لە داهاتوودا بەهۆی مامەڵی جوانی پیاوەکە وردە وردە ئافرەتەکە بەرەو چی بێت بەرەو دینداری بێت بەرەو ئەوەی بێ کە شایەتومان بێن و مسڵمان بێ ئیسلام قازانج دەکەیان ئەو قازانج دەکات ئیسلام چی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێ خوای تەعالی دەفەرمێ ئەی خەڵچینە ئەگەر ئەوەل و ئاخرتان ئینس و جنستان هەر هەمووتان دڵی خراپترین کەسی شەقیتان لەسەر بێت کافر بن ئەوەندە لە مڵکی خوا کەم ناکات بۆ بە پێچەوانشەوە ئەگەر هەرچی ئەو سەرزەویەیە بە تەقواترین کەس بن هیچ شتێک لە مڵکی خوا زیاد ناکات کەواتە کاتێک کە تۆ پیاوێک ئافرەتێکی جوولەکەیان گاوردەیێنێت ئایا عنصریەتە نەوەڵە دەتەوێت ڕزگاری کەی وەکو خوای تەعالی لە ئاەتەکە فەرمووی والله يدعو إلى الجنة والمغفرة من ربه خوای گەورە بانگەوازی دەکات بۆی کە تۆ هەم دنیات خۆش بێت ئافرەتەکەش ڕزگار کەی لە گاورایەتی و لە جوولەکایەتی بەرەو ئیسلام بۆی ئاخرەتیشی لەدەست نەچێت کەواتە وەکو خودی خۆی ئافرەتەکە قازانج دەکات بۆ چکە بۆی هەیە بەختەوەر بێت بەختەوەری دنیا و دوا ڕۆژ بێت ئەمە لەلایەک ئەگەر هاتوو بە پێچەوانەکەی بۆ جائز نییە بە پێچەوانەی احتیمالی هەیە ئەگەر پیاوەکە خۆی ئێستا هەتا زانایان دەفەرمون هەتا بکرێت ئێمە پێمان دەوترێت لە ئافرەتی ئیماندارە دیندارەکەیان هەڵبژێرە فەظفەر بذاتی دینی تەری بەدیەداک هەموو ئافرەتێکی مسلمانیش مەهێنە ئەگەر دەتەوێت باشترین دینداری بێنە ئەجا چ جاوێت و جوولەکەیەک یان گاورێک دێنی دەبێت نەتیجەی ئەم ئافرەتە چی بێت وەکو ڕێگەپێدان ڕێگەی پێدراوە بەڵام ئەم پیاوەش کە زەواز دەکات دەبێت مەسئولیەتێکی زۆر گەورەی لەسەرە مناڵەکانی چیان بەسەر دێت ڕۆژانە پەروەردەی دایکێکی جوولەکەیان گاور دەبن وەکو شەرعی جائزە بەڵام بۆیە زانایە دەفەرمون هەتا بکرێت ئافرەتێکی ئیمانداری لاواز ئیمان و ناشیرن چی بێ هەر ئەو باشتر لێ بێنی بۆ چکە لەوانەیە کاریگەری لەسەر مناڵەکان هەبێ جاری وایە کاریگەری لەسەر پیاوەکە دەبێت ئافرەتێک وەکو لە دەرسەکەی ترا باسم کرد ئافرەتی وایە ئیڕادی زۆر بەهێزە زۆر زانە زۆر زیرەکە بە تایبەتیش لە وڵاتانە کە یاسای خوانە و ڕێسای خوانە بۆی هەیە بەبەستی خۆ پیاوسەلاریشتی و هەر نەماوە لەوێ بۆی هەیە بە شکاتێک بتخاتە سزنەوە بۆیە ناچار خواخواتە ئیشەکەت وەکو خۆی بمێنێتەوە بۆیە وەلحاصڵ لەوێ بۆی هەیە تۆ بچیتە سەر دینی ئەو مناڵەکانت احتیمالە بچنە سەر دینی دایک و باوچیان دایکیان متەئەسیر بن و هەتا بگرە کاتێک ئافرەتێکی ئیماندار شوو بە پیاوێکی جوولەکە و گاوردەکە ئێوانە دنیاینە بەس بە دنیاوە خەریکن لەوانەیە ئافرەتە دیندارە نوێش خوێنەکەش کە لە خێزانێکی دیندار شووی بە پیاوێکی ئەوا کردەوە وردە ڕۆژانە بە دنیاوە خەریکە وردە کاریگەری و خۆشی دنیا بەسەریدا زاڵ دەبێت وای لێدێ لە دینەکەی خۆی خاو دەبێتەوە من بینی و من دوو خوشکم بینیون یعنی حاڵیان دەزانم هەردووچیان دیندار بوون یەکێکیان شووی بە پیاوێکی دیندار کردووە تا دێ ئەمە 20 ساڵێکە 30 ساڵێکە تا دێ ئەویان یەکشیان هەر بە دینداری ماوەتەوە ئەوی تریان ڕۆژانە کە مێردەکەی دیندار نییە هەر بە دنیاوە وای لێ هاتوو متەئەسیر بە دنیاکەوە ڕۆژانە مەدحی ستایشی مێردەکەی خۆی دەکا ئەوایە و ئەوا باشە و ژیانمان ئەوایە وردەوە وای لێ هاتووە یعنی لە دینداریەکەی خۆی کاڵ بۆتەوە
وخەریکە مەدحی چی دەکات مەدحی لایەنە باشەکان و ئەو ژیانەی کە مێردەکەی دەیەوێت بەس دنیا و جوانیەکانی دنیا کەواتە ئافرەت لاوازە لەوانەیە کاتێک کە دەڵێن جائز نییە ئافرەتێک شوو بە پیاوێکی جوولەکە و گاور بکە لەبەر ئەوەی مەسیری ئەم ئافرەتە لەوانەیە بەرەو بێدینی بڕوە یاخۆت هەر نەبێ دینەکەی لاواز بێت کاتێک ئافرەتێکی جوولەکە و گاور پیاوێکی مسلمان دەیخوازێت ئەم ئافرەتە خۆی لەوانەیە بەختەوەر بێ ئینشاءالله لە داهاتوویدا و هەر نەبێ ئەگەر لەسەر دینەکەی خۆشی بمێنێتەوە کە زۆری لێ ناکرێ لا ئیکراهە فی الدین زوڵمی لێ ناکرێت لە ئەم پیاوە ئیهانە بە دینەکەی ناکرێت ئیهانە بە بیر و باوەڕی ناکرێت بەڵام مەرجە چۆن بێ ئافرەتەکە ئافرەتێکی کتابیە بێ ئەهلی کتاب بێت و دووەمیان موحسەنە بێت واتە عەفیفە و داوێن پاک بێت ئەجینا هەرچی ئەم ئافرەتانی لە ئەوروپا بڵێ پیاوی مسلمان لێ بڵێ وەڵام من دەیخوازم جائیزە نەوەڵا ئافرەتی وەکو باسم کرد وەڵام من خۆم کابرا خۆی قسەی لەگەڵ کردم مامۆستا بەخوا هیچ حساب ناکات پێم خۆش بێ پێم ناخۆش بێ بۆی فرەندی هەیە و خێزانی میشە هیچم بۆ ناکرێت لەگەڵی ئەمە ناڵێن شتێکی گشتی نییە بەڵام دەبێت کە خوای تەعالی داوا لە ئیماندار دەکا خێزانەکەی با ئیماندارترین کەس بێت ئەی لە جوولەکە و گاورەکان دەبێت بزانی چه ئافرەتێک دێنی هەرچی هەیەی زمانی چۆنە و قسەی چۆنە و هەڵەی تری هەیە و ڕەفتار ئەمە هەمووی بەلاک بەڵام کە گەیشتە حەدی ئەوەی کە خیانەت کات و زیناکار بێت ئەمە کەڵکی ئەوەی نیکە تۆ ئیماندار لەگەڵی زەواج بکات ئەمە بە کورتی وەڵامی ئەم گومان و شوبهەیە بۆ ئومێدی کە سودمان لێی بینی بێت اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين